سڵای خواتان لێبێ ئەم کاتتان باش بابەتێک باز دەکەین تایبەتە بە خێزان و پاراستنی خێزان. خۆتان نەزانن خێزان کۆکەرەوەی هەموو ئەندامانی خێزانەوە کۆکەرەوەی ماڵە و لەژێر چەتری خێزانە کۆمەڵێک کەس هەیە، کۆمەڵێک ڕێسا و یاسا هەیە دەبێت ئەو ئەندامانی خێزان پێوی پابند بن. بەڵام لە ئێستادا خۆتان نەزانن منداڵ بە تایبەت پەروەردەکردنی منداڵ بۆتە کارێکی ئەستەم وە زۆرێک لەو منداڵانەی کە لە تەمەنی مراحەقیان تووشی کۆمەڵێک ئاڵنگاری دەبنەوە. لێرەدا باسی ئەوە دەکەین بزانین چۆن لەگەڵ گۆڕانکاریەکانە دایک و باوک بتوانێت پەروەردەیەکی دروستی منداڵەکانی بکات بۆی کە خێزانێکی دروست و خێزانێکی سەلامەت پەروەردە بکات. ئایا لە ئێستادا خێزان و کۆمەڵگا لەکوێ گۆڕانکاریەکاندان و تا چەند دایک و باوک دەتوانێت زاڵێ بەسەر پەروەردەیەکی دروستی منداڵەکاندا، ینی کۆمەڵێک ڕاوێژکار و چاودێری کۆمەڵایەتی و هەروەها توێژەری کۆمەڵایەتی لەم بارەوە دەدوێنین بزانین قسەی ئەوان چیە لەسەرەوەی کە لە ئێستادا چۆن وا بکەن کە وا بکەینیان خێزانێکی تەندروست و پەروەردەیەکی دروستی منداڵەکانمان بکەین. ئێمە سەرەتا کاتێک کە باسی پەروەردەی مناڵمانە کرد سەرەتا لە خێزان و دەستمان پێکرەمان و خێزان ئەو شوێنەیە کە مناڵتیا پەروەردە بێت بە پەروەردەیەکی زۆر باش. بەڵام ئێستا بەهۆی سەرقاڵی دایک و باوکەوە بەهۆی ئەوەی کە دایک دەوامەکە باوکیش دەوامێکی زۆری هەیە شەوانیشکێنەوە بەهۆی ئەوەی کە ئێستا هەریەکە و سۆشیال میدیایەکی هەیە و یەکێک لە پلاتفۆرمەکانیان دوانسانە لە پلاتفۆرمەکان بەکارهێنێ ئەمەوەی کردو سەرقاڵیەکی زۆری بۆ دایکان و باوکان دروست کردووە. یعنی ئێستا وای لێ هاتووە کە وەکو بڵێ پەرتەوازەیەک دروست بۆ لەناو خێزانە، گۆشەگیریەک دروست بۆ لەناو خێزانە، هەر خێزانی هەر مناڵە و بەجیا لە گۆشەیەکە دانیشتۆ مۆبایلێکی بەدەستەوەیە. یعنی جاران ئێمە ئەمانوت خێزان ڕۆڵی سەرەکیە بینێ لە پەروەردە. ئێستا ئەو مۆبایلەی دەستی ئەویش بە هەمان شێوە ڕۆڵێکی تر ئەبینێ لە پەروەردەی مناڵە، چونکە ئێستا دایک و باوک لەبەر سەرقاڵی خۆیان مۆبایلێکێنە دەست مناڵەکەیان کە بەداخەوە مەیکێکە لە هەڵە زۆر گەورەکان کاتێککە بۆی خۆی ئەوەی سەرقاڵە و مەجالی نیە و کاتی نیە بۆ مناڵەکەی مۆبایلێکی هاتە دەست مناڵەکەی تر نازانێت لە ڕێ ئەو مۆبایلە و ئەم مناڵە فێری چی ئەبێت، چونکە بەجددی ئێساوەی لێ هاتووە یعنی مۆبایلەکەی دەستی پەروەردەی مناڵەکەکە کە ئەمەش مەترسێکی گەورەیە بۆ سەر ئەوە، چونکە ئێمە ئەزانین کە ئێساوەی لێ هاتووە سۆشیال میدیا و ڕاگەیاندن بۆ بە بەشێک لە پێکهاتەی خێزانەکان. یعنی خێزانەکان کاتێککە بینی هەریەکەیان و کاتێککە بەرکەوتەیەکی تەواوی هەیە لەگەڵ مۆبایل و لەگەڵ سۆشیال میدیا ئەمەوەی کڕۆ کاریگەریەکی زۆر نەرێنی بخاتە سەر پەروەردەی خێزان. تەڵان ئێمە شەزین سۆشیال میدیا لە دوو ڕۆ لە ڕاگەانەکان لە دوو ڕۆ بەتوانی بیکەی بە بەشێکی ئەرێنی ئەشتوانی بەدنەرێنیەکەی کاریگەری هەبێت. تەڵان ئەرێنیەکە ئەو شەوەیە کە ئەگەر بێت ئەو مناڵە بۆ گەشە پێدانی خۆی بەکاری بێنێ ئەو خێزانە بۆ لە ڕووی زانست و معریفەوە بەکاری بێنێ ئەم شتێکی باشە. بەڵام بەداخەوە بینی زۆربەی زۆری لە ڕۆنەرێنیەکەوەیە کە وای کردووە کاریگەری زۆر ناباشی دروست کردووە لەسەر پەروەردەی مناڵ، لەسەر خێزان، لەسەر دایک و باوکەکە، لەسەر حتا ئەو لایەنە دەرونی کە مناڵ پیاە بزەرێت. دنیا و کۆمەڵگا و خێزان لە گۆڕانکاریە و دنیا لەبەرەوەی دنیا حەزارەت و سەردەمی پێشکەوتنە بۆ شتە ژیان بۆتە ژیانێکی سورعە کە بۆتە ژیانێکی سەریع و سورعە بێ خێزانەکان و سەر و خێزانەکان و پەروەردەکارانی خێزان جێنەمێنن. ئەو قسی جناب زۆر جوانە بۆ ئێمە لە سەردەمی زێڕەنە پەروەردەیەکی جوان کراوین و ئێستا پێچەوانەکەیەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشین، بگەڕێنەوە بۆ خەلیفەکان، بگەڕێنەوە بۆ ئەسحاب، بگەڕێنەوە بۆ فتووە شەرعیەکان، بۆ ئیسلام لە هەندێک بۆ نمونە مێژووە بە هەندێک قۆناغ فتوای جیاوازی هەیە. بۆیە کە ئێمە کە دەگەڕێنەوە بۆ پێشین ئەگەڕێنەوە بۆ خەلیفەکانی سەردەم بۆ بە پێی ڕووداوەکانی ڕۆژ بە پێی پێداویستیەکان فتوایان داوە پەروەردەی خێزان، پەروەردەی تاک، پەروەردەی مناڵ، پەروەردەی لاو و گەنجی شوای لێ هاتووە کە دەبێ بە پێی پێداویستیەکانی تەمەنی و هەلومەرجی و شوێنی نیشتەجێبوونی و فتواش بە کات و زەمان کە ئەگۆڕێ پەروەردە بە کات و زەمانە گۆڕێ. بۆیە گرنگترین شت کە بنچینەی پەروەردەیە بۆ کۆمەڵگا و بۆ خێزان و بۆ گەنج و مناڵ گرنگە دایک و باوک وشیار بێ، دایک و باوک خوێنەر بێ، دایک و باوک بەتوانا بێ، دایک و باوک لە توانا و مستەوای علمی جێنەمێنێ پێداویستیە
پەروەردەیەکان چین، بنەما پەروەردەیەکان چین، بنچینە پەروەردەیەکان چین بۆ دایک و باوک کە ئەبێ مناڵی لێگۆشکە، مناڵی بوون لێ بنیاد بنێ، مناڵی لێ پەروەردە بکە و بڕتوانێت لەگەڵ گەنجام و داراتکە نەی تۆرێنێ و ئاشتی بەرقەرارکە ژینگەیەکی ئارام بۆ ماڵەکە دەستەبەرکە. ئەمە خۆی لە خۆیدا بە کارکتەرێکەکرێ بە دایکان و باوکان کە من زۆر تەکید لەوە دەکەمەوە دایکان و باوکان دەبێت پێشەنگ بن کە پێشەنگ بوون ئۆتۆماتیکی ماندووبوونێکی زۆری ناوێت کە کردداری نۆرمال بوو، مامەڵی نۆرمال بوو، تەندروست مامەڵی کرد، باسی بەرپرسیارانە و مامەڵی لەگەڵ ڕۆڵە و جگەرگۆشتەکەی کرد. باوک تەنها ڕۆڵی وەزیری دارایی نابینێ، دایکی وەکو فەرمانبەرێک مامەڵە ناکە بە شێوەکەی تر بە بنچینە و بنەما پەروەردەیەکان و کاری کرد، دەبێت دایک و باوکێکی سەرکەوتوو و خێزانیش دەبێتە خۆزە خێزانێکی تۆکمە و کۆمەڵگاش بەردەوامە بێت. دیارە ئێمە ئەمڕۆ وەکو گروپی پاراستنی خێزان تاکە من بەسمان هۆشارکردنەوەی خێزانەکانە ئەبینین لە ئێستای خێزانەکان خەریکە بەرەو هەڵوشان و لێکترازانە بن. دیارە ئەمە هەمووی کۆمەڵێک هۆکارێکەوەی لە خێزانەکان کردووەم هەمووی لێکدا ببڕین. تەنانەت لەسەر سفر و خوانەکانیش خێزانەکان کۆنابنەوە کەواتە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی خێزانەکان وردە بەرەو هەڵوشان ئەڕوە. مناڵ لە ئێستاە هەر کەس و لە ژووری خۆیەتی، هەر کەس و لە پشتی شاشی مۆبایلەکەوەی ژیان بەڕێەکە کەواتە ئەمە هەمووی هۆکارن بۆی خێزانەکان خەریکە بەرەو هەڵوەشان و لێکترازان ئەبێت. بۆی ئێمە وەکو ئەم گروپی پاراستنی خێزانە هەستاین بە ئامادەکاری بۆ ئەم پانێلا لە ڕێی سێ خاتوونی بەڕێزەوانێ کارێکیان لە بواری یاساویکان لە بواری دەرونیە، لە بواری کۆمەڵایەتی و لەسەر ئەو سێ بابەتە قسەیان هەیە. تەمەن دیارێمە ئامانجی سەرەکیمان یەک خستنەوەی خێزانەکانە، کۆکردنەوەی خێزانەکانە لە دەوری یەکتر چیتر ئەو خێزانانەی کە خەریکە بەرەوە هەڵوەشان ئەڕوەن لە هەوڵی ئەویان ئەو خێزانانە ئاش بکرێنەوانێ لە هەوڵی ئەوەیان لە ڕێی هۆشیاری تاکی خێزانەکانەوانێ هەوڵ بدەین تاکی کۆمەلگا هۆشیارکەین، هەوڵ بێن تاکی بەتایبەت دایک باوک چیتر لە پشتیم شاشە مۆبایلەوە خەریکی مۆبایلە بن. بێ بگەڕێنەوە بۆ ڕۆڵی سەرەکی خۆیان. ئێمە چەندێ سەرقاڵوین، چەندێ ماندووبین، بەڵام بیرمانە چە ڕۆڵی سەرەکی ئێمە پەروەردەی مناڵە. ڕۆڵی سەرەکی ئێمە ئەوەی کە چۆن مناڵەکانمان بە جوانترین شێوە پەروەردە بکەین. بۆیە یعنی پێوەری سەرکەوتنیش ئێستا بۆ هەر دایکێک بۆ هەر باوکێک ئەو شەوەیە ئایا خێزانەکەی ئایا توانێتی لە پەروەردەی مناڵەکانی چەندێ سەرکەوتوو بێ. یعنی ئێمە گرنگ ئەوە نییە کە لە دەرەوە خەڵک پەروەردە بکەیت و خەڵک کاریگەر بێ بە قسەکانمان و خەڵک کاریگەر بێ بە پەروەردەمان. گرنگ ئەوەیە ئایا لە ناو ماڵی خۆمانە چەندێ توانی ومانە کاریگەری ئەم پەروەردەیە دروست بکەین. جا بۆیە بۆ ئەو دایکە باوکانی کە لە خەمی پەروەردەیان چەندێ سەرقاڵبی چەندێک ماندووبی ئەبێ کاتێکی تەواوت هەبێ بۆ پەروەردەی مناڵ. چونکە گەر کاتە نەبوو بۆ پەروەردەی مناڵەکانت کاتێکە بینی لە دەرەوە دانێ زۆر کەس پەروەردە بکەیت و زۆر کەس کاریگەر بن پێت، بەڵام کە لە ماڵەوە نەتوانی مناڵەکانی خۆت کاریگەر بن پێت و پەروەردەیەکی دروستیانە بێ، ئەو کاتە دوای ماوەیەک لە تەمەنی ئینجازانێ کە چ شکستێکی هەناوە لە مەسەلەی پەروەردەیە. بۆیە گرنگە کە کاتی تەواوەتی دەرخانکە بۆ مناڵەکەی. چونکە جاری وایە تۆ سەرقاڵی تومانی بەڵام خۆت چوویتەوە ماڵەوە ئەزێن چی پەروەردەی مناڵ بەوە نییە کاتی زۆر بێ، بۆی ئەوەیە چۆن ئەو کاتە لەگەڵ یا بەسەرەوەی چۆنیەتی کاتەکە گرنگە، چۆنیەتی ئەو کاتژمێرانی کە لەگەڵ مناڵەکەی گرنگە. جا بۆیە بێ هەمومان بە خۆمان بچینەوە لەو بابەتەیە. لە ئێستادا مناڵ ئەوەندەی گوێ لە هاوڕێکانی ئەگرێ، هاوڕێکانی دەوروپشتی گوێ لە دایک و باوک ناگرێ. تەمەن مناڵ لە ئێستاە خەریکە هەمووی بەرەو سەرکێشی ئەڕۆ. شاشی مۆبایلەکەی بەلاوە گرنگترە تاوەکو ئامۆژگارەکانی دایک و باوکی بەداخەوە زۆر لە دایکان و باوکان بەنەبەر ئامۆژگاریکردن. مناڵ لە ئێستاە گوێ لە ئامۆژگاری نییە، حەزی بە ئامۆژگاری نییە، حەز ئەکا ئەوەی کە خۆی مەبەستێتی ئەو ئەنجام بە. بمانە نەمانێت بیرکردنەوەی دایکان و باوکان لەگەڵ مناڵەکانیان جیاوازن. ئەمە هۆکارێکی سەرەکیە. دایک و باوک بە جۆرێک بیرە ئەکاتەوانێ، مناڵ بە شێوازێکی تر بیرەکاتەوە. بەداخەوە ئەڵێم دایک و باوک لە ئێستاە هەمیشە خۆی بنمونە ئەهێنێتەوە. لێ من مناڵ بووم بم شێوازە مامەڵەم کردووە. زۆر لە دایکان و باوکان ئەم بەراوردە ئەکەن لە نێوان. بۆیە مناڵ لە ئێستاە گوێ لە دایک و باوک ناگرێ. بەڕاستی من وابم لە سەردەمی مناڵی ئەبێت تۆ جوابی، بەڵام بیرکردنەوەی مناڵ بە تایبەتی کەنج بە تایبەتی هەرزەکان لە ئێستاە زۆر جیاوازترە لە سەردەمانی زووترە.
لە سەردەمی ئێسێمە لە سەردەمی زوو خۆمانە هەمیشە وشەی نامان بەرامبەر وتراوە بەڵام لێستایە وشەی نا لەلایەن خێزانەکان و لەلایەن دایک و باوکەوە ناوەترێ هەرچی مناڵ داوای ئەکا بەڵێ بۆ ئەگرێ ئێمە لە ئێستای گەشتونەتەوە قەناعەتەی لە خێزانەکان تەنها مناڵ بەخێو ئەکەن پەروەردەی ناکەن کەواتە ئێمە نەقسی پەروەردەمان هەیە کەواتە بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی چی بکەین جارێکی تر بە خۆداچوونەیە بە خۆمانە بکەینەوە بە خێزانەکانە بکەینەوە بە تایبەتی دایک و باوک هۆکاری سەرەکین کە مناڵ لە ئێستایە بەگویان ناکە ئومێدەکەین ئینشەڵا لە داهاتووە کار لەسەر هۆشیاری دایکان و باوکان و هۆشیاری تاکەکانی کۆمەڵکە بکەین ئینشەڵا. تا ئەم حەدە خێزانی کوردی ئەتوانم بڵێم مای دڵخۆشیە تا ئێر حەدە خێزانی کوردی مای دڵخۆشی بەڵام شتێکی حاشاڵ نەگرێ و شاراوەش نییە کە تاوان هەیە کێشەی خێزانی زۆرە مراجعمە زۆرە کە کێشەی خێزانی ڕۆژانە ئێمە خەریکی معالجەی گرفتەکانی خێزانین و لەگەڵ ئەوەدا تاوان هەیە و ڕێژەی جیابوونەوە لە هەڵکشانایە هەمووی دەگەڕێتەوە بۆ دیسانەوە بۆ سیستمی پەروەردە بۆ ناوشیاری پەروەردە و ئەوەی کە زۆر ئەوەی کە ئێمە بۆ نمونە بەپی ئەزمموی کارکردنمان متابعەمان کردو لەگەڵی ئەڕۆین بابەتی خۆشوفاندن و چاودێکەری و چاو لەسەر ئەو چۆنەڵەی داهاتی خەڵکی بەرامبەرت کە هەیەی یەکێک ماڵەکەی جوانترە یەکێک سەفەر زۆرەکە یەکێک ژیانی خۆشترە یەکێک بۆ هاوسەرەکەی واوی منیە بەراوردکردنەکە ئەوەی کە ئێستا ئەم خێزانانی کە بۆن ئەو کێشانی کە ساشۆڕ بۆ تۆنا بۆ ناو خێزان بەراوردکاری و منافەسەکردنە بۆیە ئەگەر بۆ نمونە گەورەی خێزان کارکتەرەکانی خێزان دایکان و باوکان بە بنچینە پەروەردەکان بەردەوام بن و لە هەمووی گرنگتر کاکرامیان لە هەمووی گرنگتر تەکید لە بنەما شەرعیەکانەکەینەوە تەکید لە بنەما شەرعیەکانەکەینەوە ئەمڕۆ متابعەی 41 فەرموودەم کردو کە باز لە خێزانەکە باشە بە تایبەتتر هانی پیاوانەدا هانی باوکانەدا هانی برانەدا بە باشبوون و چاکبوون لەگەڵ خێزان و ماڵ و مناڵ و ئافرەتاندا و متابعی قورئانم کردو لە 160 جێگەی قورئاندا باس لە باشبوونی خێزان گرنگی خێزان مەهامی خێزان دەستکەوتەکانی خێزان پیرۆزی خێزان پارێزگاری لە خێزان ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ بنەما شەرعیەکان و دەقە قورئانیەکان و فەرموودە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری سەروەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی جێنامێنین و دەست بە تاڵ نابین و دەبینە پەروەردەکارێکی باش و سەرکەوتوو تاوان مناڵ هەر لە ژوورۆ بێ ئەمەی کە لەو شتانی کە کاریگەرێکی ناباشە کاتە سەر مناڵ بۆ چونکە دوایی مناڵ دا ئەبڕێ لە دەوروبەر دا ئەبڕێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان دا ئەبڕێ لە هاوڕێ جا ئەمانەش هەمووی گرنگە لە ژیانی مناڵە هاوڕێ گرنگە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگە دەرەوە گرنگە کۆڵان گرنگە یاریکردن گرنگە کاری بە کۆمەڵ گرنگە چکە تۆ کاتێکە مناڵە نێریتە کۆڵان فێری زۆر شتە بێ فێری ئەوە بێ چۆن مامەڵە بکە لەگەڵ دەوروبەرەکەی حتا فێری ئەوە بێ چۆن فشارەکانی بەڕێوە بەرێ ینی سەکەتێککە مناڵێک هەر لە ماڵەوە بێت یەکێک لەو سکیلانەیەکێک لەو لێهاتوانی کە فێری نابێ ئەوشەوەیە کاتێککە ڕوبەڕووی کێشەیەکە بێتەوە چۆن بتوانێت چارەسەری کێشەکەی بکە کاتێک ڕوبەڕووی فشارێکە بێتەوە چۆن ڕوبەڕووی فشارەکان بێتەوە فشارەکانی بەڕێوە بەرێ بۆیە ئەبینی کاتێککە ئەم مناڵە بەردەوام هەر لە ماڵەوە بێ کاتێککە گەورە ئەبێ لە بازاری کارە ناتوانێت کار بکە بۆ چونکە بەسیترین فشار کاتێککە بچێتە سەری تەحملی ناکە بەڵام ئەمانە بە چی فێرە بێ بە کۆڵان فێرە بێ بە یاریکردن لەگەڵ مناڵانە فێرە بێ بەوەی کە ئەو مناڵانی کاری لەگەڵاکە کێن ئایا کە ئینێرمە کۆڵان ئینێرمە شوێنێک ئایا ئەو کۆڵانی ئەو مناڵانی کە تایە لەگەڵ کیان جا من شتێکی زۆر خۆش لێرەیە هەموو جارێک مامۆستاکە بوو دراوسێمان بوو مامۆستاکەم و جارێ بە منێەوە دەیت مامۆستا تریفەوەرە بە دەرزێکی پەروەردەیی بۆ هەموو مناڵانی گەڕک دابنین منیشەمە بۆچی مناڵانی گەڕەکەی و ئاخر گەر مناڵانی گەڕک باش بوون ئۆتۆماتیکی مناڵەکانی خۆشمان باشە بن چکە ئێمە شایانێرینە لە دەرەوە لەگەڵ ئەوانە مامەڵاکەن جا بۆیە گرنگە دایک و باوک چەندێ تەرکیزی لەسەر مناڵی خۆەتی تەرکیزی لەسەر هاوڕێی مناڵەکەی بێ مناڵەکانی هاوڕێی مناڵەکەشی پەروەردە بکە ئەو کۆڵانی کە ئەو مناڵانی تایە ینی وای جەوێکیان بۆ دروست بکە کە ئەوانیش کاریگەر ببن بە پەروەردەی ئەم ماڵە بۆی چکە کە مناڵەکەم چۆ دەرەوە بۆی بێخەم بن بزانن لەگەڵ کیە بزان لەگەڵ کیا هاوڕێتیەکە جا بۆیە کۆڵان گرنگە بۆ مناڵ دەرەوە گرنگە بۆ مناڵ چکە زۆر لێ هاتووی هەیە لە ماڵە فێری نابێت لە دەرەوە توانێت فێری ببێ خاضعة بۆ
کۆمەڵە یاسا کۆمەڵێک یاسا تەحکومەکە بەسەر ڕاگەیاندن و بە ئیتیکی ڕۆژنامەوانیە یاسای سزادانی عێراقی یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە لە ناویشانە سوۆشیال میدیا و سەرجەم پلاتفۆرمەکانی تر ئەگرێتەوە یاسای ڕۆژنامە نووسی ژمارە 35 ئەمانە هەمویان چارەسەری ئەو کێشە خێزانیانە ئەکەن کە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە توش ئەبێ دیارە ئەمەش هۆکاری خۆی هەیە ئەگەر لەلایەن حکوومەتەوە سانسۆرێک هەبێ لەسەر ئەم ڕاگەیاندنانە مەرجی پێشوەخت هەبێ کە پێویستە پابەت بن بە کۆدی ئیتیکی ڕۆژنامەوانیەوە بێگومان ڕاگەیاندنەکان ئەتوانن یعنی وەکو شمشێرێکی دووسەرەوان ئەتوانن شتی خراپ و هەواڵی خراپ و درامای خراپ عرض بکەن و ئەشتوانن ڕۆڵی ئیجابیان هەبێ لە پەروەردەی خێزانە پەروەردەی تاک پەروەردەی دوور لە تونند و تیژی ئەو پەروەردانی کە بەها ئەخلاقیەکان وەکو خۆی ئەهێڵێتەوە لە خێزان و لە کۆمەڵگەیە کە ئەمانە هەموو مای سەقامگیری ئاشتی و ئاسایشن لە ناو کۆمەڵگا بۆیە پێویستە زۆر ضرورە کە بەسەرجەم سێکتەرەکانی ناو کۆمەڵگا لەگەڵ خێزانەکان خۆیان لەگەڵ ڕاگەیاندنێکی ئەتوانم بڵێن ڕاگەیاندنێکی ئیجابی ڕاگەیاندنێکی ئەرێنی کاتێکە هەر هەواڵێک کاتێکە هەر پەخشێک کە ئەیکا بزانێت کە لە پشت ئەمەوە داڕوخاندنی خێزانی تایە یا بنیاد نەرە بۆ خێزان و بۆ سەرجەم ئەندامانی ناو خێزان لە ناویشیانە مناڵان بۆیە گرنگە یعنی هەموو لایەک پابند بن بەمەوە گرنگە وەزارەتی ڕۆشنبیری سانسۆرێکی هەبێت تاوەکو حکوومەت و ئەوانەی کە یاسا جێبەجێ ئەکەن سەرجەم سێکتەرەکانی جێبەجێکردنی یاسا هەمویان پێکەوە بەرپرسیارە بن لە کاتێکە ڕوبەڕووی ئەو کێشە خێزانیانە بن کە بەهۆی ڕاگەاندنەکانەوە.